ئەو کاتت باش کاکێرش کاتت باش زۆر سپاس کاکێرش بە هیوای تەندروستی باش بۆ بەڕێزت کە دوێنێ پێرێ بوو کەوتێ بەرهێرشی کۆمەڵێک سەک بە هیوای تەندروست باش بیت. سپاس بۆێش تەندروستی باش بۆ سپاس دەکەم. کاکێرش ئەو دیاردانە ماوە سەر هەڵدەدەن هۆکارەکەی بۆ چ دەگەڕێنەوە ینی بەڕاستی ینی هۆکارەکان زۆرن بڵین یەکەم بەربڵاوی و پەرشوبڵاوی و بێسەروبەرەی لە مەسەلەی ئەو سەگانەی کە لە زۆربەی گەڕەکەکانی سلێمانی بە تایبەتی بڵاوبوونەتەوە وای کردووە کە بەڕاستی شیرازەی ژیانی خەڵک تۆزێک تێکچێ ئەوەش بەهۆی ئەوەی کە مەسەرەن ئەو سەگانە کاتونەتە ناو شار ئێستا خەڵکانێک زۆر پەیدا بوون خواردنەدەن بەو سەگانە بەڕاستی ناڵێنەوە لە ڕووی ئینسانی و شتێکی زۆر باش و پیرۆزە بەڵام کاتێک مەسەرەن ئەو خواردنیان لێ بڕێ سەگەکان بەڕاستی هارە بن و واشی کردووە ئەوە زیاتر سەگی زیاتر ڕاکێشت بۆ ناو شار وای کردووە کە یان بە شێوەیەکی زیاتر لە دەرەوەی شار و لە کەلاوەکان بێنەوە ناو گەڕەکان لەبەرەوەی چاوەڕێوەکان خەڵک خواردنیان پێ بدەوە کۆمەڵێک خەڵکی ئاژەڵ دۆستیش وای کردووە مەسەرەن لە دەرەوەی شاریشە تا خواردنیان بۆ بەرەمە شتێکی باشە کە نێڵم بێنە ناو شار بەڵام کە لە ناو شار خەڵک لە گەڕەکەکان خواردن بدا بەو سەگانە ئەو سەگانە بە هیچ شێوەک دوور ناکەونەوە هەرچەندە هەوڵێک هەبووە کە بتوانن شیلتەرێک دروستکەن بۆ سەگانە بەڵام ئەوەی تێبینی کراوە ڕاستی و شیلتەرە وەکو خۆی وەکو پێویست نییە چکە شیلتەرەکە کە ژمارەی سەگەکانی زۆر بێت ئەوەی کە مەسەلەن من پرسیار و بەدووادا چوونم کردووە بەشێکیان بەڕڵاکەنەوە دێنەوە دیسانەوە دێنەوە ناو شار بۆیە ئەوان قودرەتی ئەویان نییە خۆشتان ئەزانن ئاژەڵ لە زاوزەی بەردەوامدایە بە تایبەتی سەگ و پشیلە و کەروێشک و ئەوانە زاوزێکیان با یەک و دوو سێ نییە ینی هەفت هەشت نۆ ئەوەندە وەچە خەنەوە لە بەرەوە عەدەدەکەیان بە شێوەیەکی بەرچاو زیاد دەکات ئێستا مەسەلەی کوشتنی ئاژەڵیش بەڕاستی بۆ بەشتێکی ئینسانی و کۆدەنجێکی لەسەر بە تایبەتی لەلایەن ڕێکخراوی ئاژەڵ دۆستان و خەڵکی کەش مەسەرەن بیرکردنەوەی بەرامبەر ئاژەڵ گۆڕاوە کە ئەمە نابێت مەسەر ئاژەڵ بۆ شێوە ڕندانە بکوژرێ بەڵێ ڕاستە هەمومان لەگەڵ ئەوەین بەڵام ئەکرێ ڕێکاری کە هەیە بگیرێتە بەر بۆی بتوانین هیچ نەبیلانی کەم مەسەلەی زاوزێکردن لەو زۆرە ئاژەڵانەکەم بکرێتەوە کە تا ئێستا نەکراوە کە ئێستا بە باشترین و تاکە ڕێگەی چارەسەر بۆ ئەو بەربڵاوی سەگانەدا ئەندرێ بەڵام هیچ کەس و لایەنێک بەڕاستی نەیتوانێ و کۆنتڕۆڵێەوە بکات. بەڵێ یانە توش متتەفقی لەسەر ئەوە یەکێک لەو هۆکارە سەرچیانە ئەوەیە کە نەخەسێنراون ناخەسێنرێن ینی سەرجی سروشتی وایە ساڵی دوسێ جار بەچکە دەکا هەر جارێک شش هەفتێکە ئەوە یەکێک لەو کێشانەیە کە دەیان ساڵە دەتوانین بڵێن حکوومات هەموو چارەسەرەکەی کوشتنەکە کوشتن هیچ عیلاج نییە تۆ سەتی دەکوژی جگەلەوەی کۆدەنجێکی گەورە دروست دەگادن هاوکات چارەسەر نییە بە یەک مانگ دوو هەندە پەیدا دەبتەوە ینی ئەوە خاڵێک لە خاڵەکە ئەی پێتشتوانێ کاکەوە بەشەکی کاک هێرش ئەوە بیکە ئەو سەقافەتەی لە ناو خەڵکەیە هە لە مناڵیەوە ئێمە دەترسین سەگ درڕندەیە سەگ دێدەتخوا سەگ گڵاوە ئەمە جەوەکی دروست کردیە شەڕێک لە مەبینی ئینسان و سەگ بێت من کەو نمونەیە دەڵێم کاکێرش لە وڵاتێکی وەکو سوید 1,100,000 سەکەیە 1,100,000 من تەحەدا دەکەم لە هەموو کوردستان 50,000 سەکەبی بەڵام ڕۆژنی ئەو کارە ساتانە لە ڕوونەدا بەشەکی لە ئەو بگەڕێتەوە کاکێرشکە خەڵک ئەزیەتیان دەدا ئیتر ئەوانی شەعنی وێنەکەیان لێ تەڵخ دەبێت نازان چێ باشە چێ خراپە ینی ئەس پێ ناکەی سەقافەتی کۆمەلگای کوردی و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە وڵات و دواکان لەو هۆکارانەی ترە کە ئازاری زۆری سەگ دەدرێ ئەیتر ئەوانیش هەندێک جار غەڵەت دەکەن یان ئەوە تا مەسەلەن لە برسێتیە و خۆت باز دەکەی ئەو هۆکارانە شتێک هەڵکێشیەکەن کۆمە دەبێت لە وێنەکە هەمووی پێکەوە ببینین بەرداخەکە نیو بەتاڵەکە نەبیندرێ نیو پڕەکەش دەبیندرێ زۆر ڕاستە هاوڕاتم لەو بابەتە مەسەلەی هەر
درڕندەی نییە مەسەلەن هەر مەوزوعی گڵاوی تا ئێستاش مەسەلەن خەڵکانێکن مەسەلەن گرەی لەواکەن کە چۆن خەڵک سەگ ڕاگرێ لە ماڵەکەی خۆی یعنی ئەگەر هەموو ئەو سەگانەی کە بەڕەڵان بە شێوەیەکی باش بێنرێن کوتانی تاویان بۆ بکرێ پاگشت کرێنەوە باوەڕکە لەسەر جادە لەوانەیە خەڵک بیان باتەوە بۆ ماڵەوە بەڵام بەو شێوە بەڕەڵایەکی ئێستا مەسەلەن ئەو سەگانە لە ڕووی تەندروستیەوە تەندروست نین و ئەو خواردنانەشی پێیانە درێ زۆر جار خواردنی تەندروست نین مەسەلەن زۆرێک لەو سەگانە خواردنانیان نەدەنێ کە کەڕوویە ناوە کە بەکتریای پێوەیە کە ماوە تۆ چەند ڕۆژێک یان گۆشتێکی خراپیان نەدەنێ ئەوانە هەمووی سەرچاوی پیسبوون و نەخۆشکەوتنی ئەو سەگانن کە زۆرێک لە هارێتی ئەو سەگانەش لەو خواردانەوەی کە پێیانە دەن کە هیچ سانسۆرێک نیە لەسەرەوە بەڵام ئەگەر بەڕاستی ئەو سەگانە بێن لە شڵتەرێک کۆکرێنەوە کوتانیان بۆ بکرێت لەگەڵ ئەوەشە نیشانەیەکیان پێوە بکرێت کە ئەم سەگە لە ڕووی تەندروستیەوە سەگێکی سەلامەتە و خەڵکیش ئەگەر بە ڕوخسارێکی جوانەوە سەگە ببینێت دڵنیام خەڵگەیە لەسەر جادە تەماعی لە جۆرە سەجێک کردووە کە زۆر جوانە یعنی لەوانەیە پەروەردەکردنی سەگیش زۆر ئاسان بێ ماوەیەکی کورتی بوێ بتوانن خەڵک ڕایگرێ ئەو کاتە مەسەلەن بێ بە دیاردەیەکی جیاواز لەو دیاردەی کە ئێستاە خەڵک سەگ بە وەکو ئاژەڵێکی درڕندە و پیس و دزێ و لە ناو گەڕەک و ماڵەکانی خۆیان دەیان بین لەگەڵتم لەو مۆزوعە بەڵام ئایا ئێمە ئەتوانی قدرەتی ئەومان هەیە مەسەلەن لە کاتێکا تەندروستی خەڵک لە هەڕەشەیە مەسەلەن تەندروستی سەگ و پارێزین تەڵعاً بودجێوێ ئەمە خەمخۆرێکی باشی و ئەمە دەستگای ڤێترنەری و شارەوانی ئەبێ بەڕاستی کارێکی جیاواز و بە تایبەت دەرهەق بە سەگی بەڕەڵا بکەن ئەوە نازانم ئایا کەسێ بێتە ژێرباری ئەوە بە دڵنیایی کۆدەنجیەکە بێت ئەبێ خەڵک بێتە سەرخات هەمومان بتوانین شتێک دروستکەین دەرهەق ئەو سەگانە کاک هێرش ئەتوو قەت ینی لە ڕووی تەفسیرە زانستەکەی من دەڵێم هیچ بەڵگەیەک نیشانی دایە کە سەگ گڵاوە پیسە مەسەلەن نابی تێکەڵیبی وەک تەفسیرەکی زانستی نەک من نەزانم مێنێ ئەو خواردنانەی دەیدرێتێ بەڵام ئەو تەفسیرێکە زۆر باوە گڵاوە نابی خەڵک دەستی لێ بدا کە ئەمە گچکە بوویندیان گۆ دەبی خوددەست بە نازام خۆری ئەوەی بشۆی و بە حەفجاری ینی ئەو ژینگەیان دروست کردی لە کاتێکدا ماڵ نییە لەو ئەوڕۆپای ینی من 10 ملیۆن کەس دەسویتەیە 1 ملیۆن سەگ بە سەکەیە یعنی باشە ینی علم تەندروستیش دەژین هەمومان ینی خەلە لەگەس پێش ئەس بەوەش ناکرێت بەشەکی لەو ڕنگدانەوەیە کە هەم لەوەی کە ینی چکو ئەو دەردەی تو ئەو پردانەی تو یەکەم حاڵەت نییە ئەوە ئەمە هەفتانە و مانگانە ڕوبەڕوو دەبین ئەو حکوومەتەش بەداخەوەندە بێ شعورە لە ئەوشتانە کەەوە کێشەیەکی ڕۆژانەی خەڵکە یعنی دەبی چارەسەر دابنێ ئەو چارەسەرانەی داش دەنێ ینی زۆر بەنیوە چڵی بۆیان ئەو بۆ وەکو خۆت دەڵێ ئێستا ئەو شەڵتەرەی هەیە کاک هێرش منە لە نزیکەوە بڕوا بکە ئەو پەڕی بێویژدانی لە بەرامبەر ئەو ئاژەڵانش دەکرێت کە ئەو ئاژەڵانش بەشەکن لە بوونەوەری ئیلاهی یان بوونەوە بەشێکن هەستن ئەوڕۆن لە کوردستانەوەیەک پەیدا بووە کاکە ئاژەڵ دۆستە ژینگە دۆستە یعنی نقطەکەمە لەوەدا ئێوە بۆ وەکو خەستەخانە هەوڵن ینی ئەو بەشەی دێتان ئیش دەکەن لەگەڵ یان قسە بکەن چکو ئەوە بۆی تو قسەک تەقیەوە بنمونە تۆ بۆ پلەتەیە کە سێتێکت هەیە بەڵام خۆ ڕۆژانە و حاڵەتە لە ناو خەڵک ڕوو دەدا پێکدادان لە نێوان ئاژەڵ دۆستی و ئەو خەڵکەی دژە ئاژەڵە و ڕوبەڕووی ئەو کێشە دەبێتەوە ئەنی بۆ ئێمەش ناخۆشەکو ئاژەڵ دۆست بۆ ئێوەش کە بەڕاستیە من هەتا هاتمە سویدیش هەموومە هەر لە سەگە ترساین ئەو مینتالیتێتەی ئەوە بووە ینی بەرنامەی تەلەڤیزیۆنی بکرێ وا لەگە حکوومەت قسە و باس بکەن لەو شوێنانەی خۆتان و هەوڵی خەساندنیان بدرێتن یعنی ئەوە بەشەکی ڕۆشنبیریە بەشەکی خەساندنە چکۆت و تازەت ئەو هەمەت پێ ناکوژێت ینی بەجد ناشکرێت لە ڕووی ئینسانیش و لە ڕووی هینیش مرۆڤایەتیەوە ناتوانێت و ئەوە موسەگە بکوژی بەس بن لەسەر مەسەلەوەی سەگ گڵاو یا گڵاو نییە طبعا لەناو مجتمعی ئێمە زۆر اعتقاداتی کۆن مەسەلەن تەسیری هەر ماوە ئێستا لەسەرەوە مەسەلەی گڵاوی هەر ئەو بابەتی ڤایرۆسی
بڵێن هاری کە لە سەگا هەیە هەڵبەتە ئەویش لە ئاژەڵی کە وەریگرتووە طبعاً گورگوڕێ و ئەوانەش هەمانە ڤایرۆسی هاریە کە مەسەڵەن سەگ بەرەو بەس لە هەموو سەگێک هەیە کاک ئەوێم بزانم لە 1000 سەگی چەندانەیەکی لێ پەیدا دەبێ ئەوە نییە لە هەموو سەگێکدا هەبێ وەک ئەوەی وێنا دەکرێتن بەڵێ جاوە جاران مەسەڵەن یانگوت سەگی هەر عمری 40 ڕۆژە تەواو ڤایرۆسەکە لە خودی سەگەکەی کە مابایەوە ئەی کوشت یعنی سەگەکەی کوشت لەبەرەوە پێیان و سەجیارەوە بە ڤایرۆسەکە خۆی کوشت لەگەڵەوەش ئەی گواستۆ بۆ مرۆڤ بەس ئێستا ئەم سەگانەش جۆرە مقاومەشیانەیە بۆ ئەو ڤایرۆسە خۆیان پێی نامرن بەس کە پەلامارێکێکیان دایکوژن جا ئەم مۆزوعی مثلەن ئێمە بتوانین لە ڕووی زانستیەوە شتێ بکەین من ئەم بەیانیە لەگەڵ بەڕێوەبەری خۆپاراستنی خۆمان قسەمان کرد لەسەر مەسەلەی داتا و ئامار و چی لە بەردەستە لەسەر سەگەکانی سلێمانی و گەڕەکەکانی دیارە و کۆمەڵێک داتای زۆر باشیە ئامادەی ئەوەیە کە مەسەلەن ئێمە بتوانین لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی وەکو شارەوانی و ڤێتێرنەری و ئاژەڵ دۆستانیش بینە سەر خەت بۆی سیمینارێک بکەین ئەو داتایانیان پێ بڵین کە چۆنە و تاکە ڕێگەش کە ئێمەش هاوڕابووین لەسەری مەوزوعی خەساندنە بەڕاستی نەک خەساندن بەو شێوەیە ئەتوانێت دەرزی منع وەکو چۆن ئافرەت ئەتوانێت مەسەن دەرزی منعیا بەخۆی بە شێوەی حەب بەکاری بێنێ لە ئاژەڵیشا بە هەمان شێوە لانی کەم تا ئەو جیلەی کە ئێستا هەیە لە سەگ تۆزە کۆنە بێ وردە وردە ئەتواندرێت کۆنتڕۆڵی زاوزیان بکرێت مەسەلەن ژمارەکانیان کەم بکرێتەوە ئەوانەشی هەیە لە شڵتەرەکان وردە وردە ڤاکسین بکرێن وردە وردە پاک بکرێنەوە بێنە ناو خەڵکیش زەرەریان نابێ بۆ خەڵک بەڵام ئەوە بەڕاستی وەک گوتم ئەوە پێویستی بە کۆدەنجێکی هەمەلایەنە هەیە پێویستی بە کاری دەستە جەمعیە نەک بە تەنیا ئێمە وەکو سەحا ئێمە زەحی بابەتەکەین حەزەکەم بزانی ئێمە لەبەرچی لەبەرەوەی ئێمە کاتێک ڕوبە ڕۆبینەوە کە کەسێکی بریندار بە گەستنی سەگ دێتە لای ئێمە ئیشی ئێمە ئەوەیە کە خێرا ڤاکسینەکەی بدەینێ عیلاجی بکەین تەداوی بکەین من لەگەڵ ئەوەش کە مەسەڵەن خۆم گەستەی سەگم ئێستا بەڕاستی ڕقم لە سەگ نییە یعنی ناکرێ مەسەڵەن تۆ برادەرمەیە تەلەفۆنی بۆ کردو مەڵی چی مەسەڵەن بچین دووسێ سەگ بکوژین لە جیاتی و من دوژمنداریم نییە لەگەڵ سەگ خۆ ئەوە ئاژەڵە ئەوەی خراپە کاکێرش بە ملیۆنان چیرۆک و فلیم هەیە لەسەر ژیانی سەگ بوونەوەرەی زۆر مەزنانی سەرەتان دەدۆزێتەوە و باشترین ناوڕێە ئەو حاڵەتە بۆ بەس لە کوردستان بەو شێوە و لەو کوردستان وڵاتە شەرقیەکان زیاترێ وڵاتە دواکەوتەکان لەبەر ئەوەی شێوەی مامەڵەکە خراپ بووە بەڵام بەهەر حاڵکاک ئێرشتۆ باشە ڕوونکردنەوە دەرەسەر ئەوەی دەستخۆشیش کە بەو ڕقەوە مامەڵە ناکەی چکۆ ئەسە دوای هەر گەستنێک یان هەر ڕووداوێک ئەو خەڵکەی ئێمە ینی پڕ دەداتە ئەو ئاژەڵە بێ زمان و بێ پشتانە دەیان کوژێ دایک و فەرخەلەیەک جیا دەکاتەوە ئەشکەنجەیان دەدەن باش ئەوانش بوونەوەرێکی ئیلاهیە ڕێگە چارەکەی وەکو گوتمان ئەوە نییە کوشتن هیچ عیلاج نییە لەوەتی بە بیرمان دێ دەیان کوژن نەک کەمی نەکردێ زیادی کردیە ئەو شەڵتەرانەی دروست بوون و قۆناغەکی باشە بەس کاک هێرش بە هیوام ئێوەش سەدان چێ شەڵتەران لەو شەڵتەرانەش دۆزەخێکەیە بڕوا بکات ینی بازە شەڵتەر دەکرێت بەس ئەو شەڵتەرەی سلێمانی و هەولێر دنیای کەم و کورتیان هەیە خاستن ئەوەی سلێمانی ینی ئەوەی ئەتوو بازەکەی ئەمە دەقیقین لەوەی کە بەڕادەکی گەورەی خۆراکیان نییە خواردنی بۆ گەنیان دەدرێتێ من دوو فلیمم لەکنە سەگ دەخواتن لە برسان لەو گۆڕیان بەجی دێلن باشە سەجی وەکو هەموو بنیەک دوو پلەشی لە ئێمە گەرمترە یعنی هەمووانەوا دەکاتن ینی شتەکە سەلیم ناڕوا ئەڵقەی سەقافی خەڵک کەمە کە ئەوە ئیشی ئێوەشە ئیشی ئێمەش هەمومان پێکەوە لە میدیاکان ئەو ترس خۆفا لە ناو ئەوە دەربکەین ینی نقطەکە لەوەدا شەڵتەرەکان دەوڵەمەند بکرێت و خەساندن زۆر پەلە بکرێتن ئەوە چارەسەرە من پێم وایە ئەگەناو حاڵەتانەی تو بەردەوام دەبێەوە بە کوشتنیش هیچ چارەسەر نەکرایە
والله من هاوڕاتم لەسەر ئەوە بەڕاستی من خۆم لێرە بەدواوە جددیم لەسەر ئەو بابەتە نەک لە بەرەوەی من زەحی بابەتەکەم چکە من ئێستا بەرپرسیارەتەکە کەتە سەر من مەسەلەن ئەو بابەتەی کە لە ڕووی ئەلامیشەوە و ڕژێنرا من هەر خۆم بیدایەت حەزم نەکرد دەرکەوێ ئەو بابەتە بەس دزەی کرد و پێیانزانی بەس کە پێیانزانی ویستم ئیستثماری کەم بۆی بتوانین کۆدەنجێک دروستکەین بەس نەک بە ئاراستەی لە ناوبردننی سەر بەڵێ بە شێوەیەکی زانستی بە شێوەیەک بێکە نەشیش بسووتێ نەکە باب مەسەلەن ئەوەیە ینی بتوانین چارەسەری زانستی ئەوەی کە برادرانی کەش لەگەڵ من عینەن هاوڕان بەوەی کە مەسەلەن بە شێوەیە کە زاوزێکردیان کەم بکرێتەوە لەسەر قسەکەی جەنابەت ئێمە ئەگەر ئەو کۆمەڵە خەڵکە کە وعدیان داوە بێنە پێش لەگەڵمان سەردانی شەڵتەرەکانی شەکەین وەکو بەڕێبەراتی تەندروستی سلێمانی بە هەماهەنگی ڤێتەرنەریش بۆی بزانین لە نزیکەوە چاودێری ئەوش پێ بزانین ئایا ئەمانە بە شێوەیەکی باش مامەڵیان لەگەڵەکرێ یان نە ئایا ئەخرێنەوەی و بەڕەڵا ناکرێنەوە جارێکی کە پێش ئەوەی چارەسەر بکرێن ئەوە تەبعاً کاتی شێوەیە بەس بە هیوام کاکێرش ببوورێک نقطە لە پڕێک بڕۆن چکۆ من خەڵکمان ڕەوان کردیە ینی شتەکان تەرتیب دەکەن بڕوا بکە دۆزەخێک دەژین ینی ئەوەش ئیشی من و تو چۆن ینی خەم لە خۆمان دەخۆن خەم لە ئینسانیەت دەخۆن دەبێت خەم لە پەروەردەکردنێکی جوان وێنەیەکی میهرەبانی لە ژیان بڵاوکەینەوە زۆر بە بێژدانی مامەڵە لەگەر ئەو ئاژەڵە بێ زمانانەش دەکری ئەگەر کوم ئینسان سەرجیش وەکو مرۆڤە ئەگەر بەو پێ بێ و هەر مرۆڤە چیش غەڵەتە چی کرد ئێدەبێ بیکوژین ینی ئەوەش عیلاج نییە وایە ناخۆز بەردەوام مرۆڤیش تاوان دەکا مرۆڤ نەخۆشی لە یەکتر دەگرتەوە ئەوە بە کڕۆنە 5 میلیۆن ئینسان یەکتری کوشت هەر بەگرتنەوە وایە نانی مەعقولە تو بچی هەموو ئینسان بکوژی ینی ئەوە چارەسەر نییە بەهەرحاڵ کاکێرش بە هیوای تەندروستی باش هەرویستمان بەسەری شکەینەوە دووش ئەو چیرۆکەی تو بەداخەوە لە میدیا بە شێوەیەکی نێگەتیڤ بڵاو بۆ ویسمان هەرێنە و گفتوگۆیەش بکەین وەکو گفتوگۆیەک بێ کە بە هیوان بڵێ خەڵک وازانێ من ینی بەرپرسیاری و خەڵک وەکو مەسوولی گەورە سیر مەکاکە من ینی پارەی ئەمە لەدە من خوارد بێت و سڵیش بەلامارمدا ئاساییە و یعنی ئەو نییە من بەعکسەوە من بچووکترین بەرپرسم لە مەنطقەی خۆم مەسەلەن کە بەڕاستی لە هیچ شتێکەوە نەگلاوم و بێمنەتیش لە هەمووی بۆی خەڵک بزانێکە ئەوەی کە ئێوە بنەماڵەکەتان یەکێک لە بنەماڵە تێکۆشەر و ماندووەکانی کوردن شوێنە چیش بندوو لە مزامەلا ئێوە خزم دوارە نەکەر ئەتو کاکێرژنسان بە ویژدان بڵێ دەیان کوڕی جوان هەیە لە ناو ئەو دەسەڵاتای کە ناقایلە لە وەسعی و هەوڵ دەدا خزمەت بکە من لە هەموو دام و دەستگاکان دەبینم ئەفرادمان بەس حکوومەتەکە وەکو خەتە گشتەکەی ئەوەیە باشە کاکێرش کاتم گرتی زۆر سپاست دەکەم چاوی من بە هیوای تەندروستی باش بە هیوای ئەوەی بتوانین ڕۆشنبیری میهرەبانی و ئاژەڵ دۆستی وەکو ئەوروپا بین خۆ لە ئەوروپاشە مشکلان نەقۆناغێکە بۆ چارەسەریان کردیە بەدڵنیایەوە دەیڕێزم